ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ڕێگای ڕەشچین بۆکانی قرژاڵەی ناوەکو دەبینن لە پشتمەوە ئۆتۆمبیلێکی پاکەرەوە لێرە وەرگەڕاوە سێ کەسی تێدا بوو کە کارمەندیش پاکەرەوە بوون بریندار بوون و برینەکانیان تا حەدەیەک سووک بوو ئەوە دەیبینن ڕێگای ڕەشکینە لەو پێچانە لە دەستیان وەردەگرێت کۆنتترۆلی خۆیان لە دەستداوە خۆیان لە یەکێک لە ئامودەکان ئەدا ئامودەکە بەردەبێتەوە سیارەکەش وەڵدەگەڕێ ئۆتۆمبیلەکە هی کارمەندانی پاکەرەوەیە کە دوو لەو کارمەندانە بیانینە و یەکێکیش کووردا کە سایقەکەیان کووردا و دوو کارمەندی پاکەرەوەکەش بیانینە ئەوە ڕێگای ڕەشکینە وەکو دەبینن لە ئێستادا خەڵک خۆبەخشانە هەرسێ برینداری بەرەو تەواری برد بەرەو فریاکەوتن بردی ئەم ڕێگایش تا حدێک ڕێگایەکی قەڵەباڵغە چونکە بەهۆی ئەوەی ڕێگای هەولێر خەبات ئێستا لە ژێر نۆژانکردنەوەیە وەکو بەدیلێک خەڵکی ئەم شەقامە بەکاردێنن بۆیە زۆرجا قەڵەباڵغی لێ ڕوودەدا کە ئێستا ڕێگای هەولێر خەبات لە ژێر چاکردنەوەدایە بەڵام وەکو بەدیل خەڵک زۆرجا ئەم ڕێگایە بەکاردێنی ئێرەش قەڵەباڵغیەکی زۆرە بە ڕێگایەکی کەمێک ناخۆشیشەوە لێرە پێچکەرەوەی هەیە بۆیە کە کاتێک پێش دەکاتەوە بە خێرایی دێ و لە دەستی وەردەگرێ و لێرە قەڵب ئەبێتەوە ئەوەی ئەبینن جلوبەرجی ئەو کارمەندانەیە کارمەندانی پاکەرەی وەکو دەڵێن لێرە ماوە بریندار بوون دەموچاویان خوێنی پێوە بوو بەڵام لە ئێستادا بە هاوکاری خەڵک بەرەو فریاکەوتن بەڕێکران بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن ڕێگای ڕەشکین بۆکانی قرژاڵەیە وەکو دەبینن لە ڕووداوێکی هاتوچۆ ئۆتۆمبیلێکی کارمەندانی پاکەرەوەڵ دەگەڕێ و لە ئەنجامدا سێ کەس بریندار دەبن.